ئەنجومەنی لاوانی کوردستان کە ڕێکخراوەکانی لاوانی سەرجەم لایەنە سیاسیەکان لەخۆ دەگرێت لەبارەی پرسی کۆچی بەلەشاوی هاوڵاتیان بەتایبەت گەنجان بە وڵاتانی ئەوروپا کۆبوونەوە لە کۆبوونەوەکەدا هۆکاری کۆچی گەنجان گفتوگۆی لەبارەوە کرا و تاوتوێی پرسی چارەسەری کێشەی گەنجان کرا. دوای کۆبوونەوەکەش لە کۆنگرەیەکی ڕۆژنامەوانیدا چارەسەری پرسی کۆچی گەنجان ئەوەی کە ڕێکخراوەکان لە کۆبوونەوەکەدا پێی گەیشت بوون بە چەند خاڵێک خرایە ڕوو کە گرنگترینیان ڕەخساندنی دەرفەتی کار و کردنەوەی پێشینەی هاوسەرگیری و خان و بەرە و فراوانکردنی ئازادیەکان بوو. ڕێگە نەدرێت بە زۆر پەنابەران ناچار بەگەڕانەوەی زۆرە ملێ بکرێن. حکوومەت پێداچوونەوە لە سیستەم و مەنهەجەکانی پەروەردە و فێرکردندا بکات لە قوتابخانە و پەیمانگا و زانکۆکان بۆ بنیادنانی لاوێکی لێهاتوو بۆ ژیان و کار و بازار بە هەستێکی نیشتیمانی بەرز بێ جیاوازی چینایەتی و کۆتایی هێنان بە بازرگانیکردن بە کەرتی پەروەردەوە. داواکارین حکوومەت چاکسازی ڕیشەیی ئەنجام بدات و سەرچاوەکانی گەندەڵی لە بنەچەوە وشک بکات و کرێی باج و ڕسومات کەم بکاتەوە بە تایبەت ئەو پێداویستە بەردەوامانەی کە هاوڵاتیان ڕۆژانە بۆ ژیان پێویستیانە. داواکارین لە حکوومەتی هەرێم ئارامی بخاتەوە نێو ماڵی کوردستانیان بۆ ئەوەی هیچ خێزانێک وابیر نەکاتەوە کە ژیانی لە مەترسیدایە جا بە هەر بیانویەک بێت چه ئاسایشی خۆراگیان ئاسایش و ئارامی ژیان. بەرپرسی سەنتەری پەرەپێدانی لاوانیش باز لەوە دەکات ئەوان وەک ڕێکخراوەکانی لاوان یەکدەنگ بوون لەسەر ترسناکی کۆچی گەنجان. ئێمە کە نوێنەرایەتی ئەو لاوانە دەکەین و لە سەریشمانەوە ئەرکیشمانە بە مافی ئەوان هەڵبسین وە قسەکانی ئەوان و قسەی دڵی ئەوانمان لە نێو بەیاننامەکەدا جێگرتووە تەنها بەیاننامەیەکی ڕۆتینی نەبوو ئاڕاستی لایەنەکان بکرێ بەڵکو بەیاننامەیەکی وجوهی و جەوهری و جدی بووە و تەواوی خەم و ناسۆریەکانی گەنجانیشمان تێدا ئاماژە پێدا و ئاڕاستی بەرپرسانی ئەم وڵاتی دەکەین کە چەنەی های ساڵە لە خەمی سەرجەمچین و توێژەکانی هەرێمی کوردستاندا نەبوو بەڵکو خەمی گەنجانیشان فەرامۆش کردووە. لە ماوەی چەند مانگی ڕابردوودا کۆچی هاوڵاتیانی هەرێمی کوردستان بە تایبەتیش گەنجان بە لێشاو بەرەو ئەوروپا و وڵاتانی خۆرئاوا بەگشتی دەستی پێکردووە و زۆرێک لەوانش هۆکاری بەجێهێشتنی هەرێمی کوردستان بە پلەی یەکەم بۆ بێئومێدی و نادادی لە چارەنووس پاشان بێکاری و ترس و نەبوونی ئازادی ڕاستەقینە دەگەڕێنەوە. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.